بەرانە نرخی چۆنە و بای چەندە؟ کاکەوە نرخی 8 ملیۆن دینارە 5 ملیۆنیان داوەتی نەیداوە ئەو بەرانە لۆ جوانیە ئەو بەس بۆ جوانیە بەس زۆر جوانیەوە مەبەستەکە قەڵەوی و گەورەیەکەی نییە؟ نا مەبەستەکەیمە ئەو لموزەیە بەڵێ ئەوەیتی ئەو خەرک دەیبا لۆ نامەڕی لۆ جوانی لۆ بەرخی جۆرەکەی هیچ کوێیە ئەوە عەرەبیە شجێر غەڕی پێدەرنەوە عەرەبیەوە عەرەبی خۆمانە بەرێ بەس جسنەکەی جوانە شجێر غەرەوە باشە ئەمە تقریبەن ینی عمرەکەی لە چەنددایە و چەندیش دەکا ئێستا ئەگەر پێم بڵێ وەڵی 5 ملیۆنیان دایەتی عمرەکەشی گچکەیە تازە شەکە نایدا بە پێنجیش؟ ناوەڵە نەیدا ئەی داوای چەندی لێکە؟ وەڵی داوای 8 ملیۆنی لێکە باشە ئەگەر بە کیلۆ حسابیکە ئێمە چەند دەرەچێت؟ ئەوی کیلۆی نییە یان بە کیلۆش نافرۆشرێ هەر لە گۆترەیە